لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژ هەروەکو بینیتان کە دراوی ئەلکترۆنی گوگل بەم شێوەیە نرخەکە بەرز بووە 115.95% بەرەو هەڵکشان چووە و هەروەها ئەمڕۆ ئەمانوێ باسی بازاڕی یەک هەفتەی ڕابردووی کریپتۆکارنسی بکەین کە چۆن دراوەکان بەرەو هەڵکشان چوون و دیسانەوە بەڕاستی بازاڕەکە بە تەواوی داکشا. بەناوی خوا سەلاو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگوڵای تەنشش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڕێزان پێشەوەی بچینە سەر بازاری کریپتۆکارنسی کە هەروەکو ئەمڕۆ بینن کە نمودارێکی سۆرمان پێشانەدەوە زۆربەی دراوە ئەلکترۆنیەکان و ئالتکۆینەکان بەرەو داکشانن و هەروەها جگە لە ئستیبل کۆینەکان کە هەندێکیان بەرەو هەڵکشان چووینە. لەم ڤیدیۆیدا ئازیزان بەڕاستی باسی دراوی ئەلکترۆنی گوگل کۆین نەکەین و هەروەها یەک هەفتەی ڕابردوو کە چۆن دراوەکان بەرەو هەڵکشان چوون و دیسانەوە بەرەو داکشان هاتوونە. ئازیزم هەروەکو گوگل کۆینیا بینن کە لێرانە پێشەوەی باچینە سەر چارت یاخود نموداریان دراوە ماوەی یەک هەفتە، هەروەکو لێرانە بینن کە لە 37 سنتەوە چۆن لە ماوەی یەک هەفتەیە بەڕێزانم ئێستا گەیشتیتەوە بە نزیکەی 2 دۆلاری و گوگل کۆین 124% بە نسبەت بیتکۆینەوە بەرەو هەڵکشان چووە ئەمڕۆ و هەروەها بە نسبەت ئێتریۆمەوە 123.18% بەرەو هەڵکشان چووە. ئازیزان ئەم دراوە دروستە ئێستا بەرەو هەڵکشان چووە، بەڵام یەکشت بۆ ئێوە ڕوون بکەمەوە. بوویە گلەی لەو دراوەم هەیە ئازیزان، زۆربەی دراوەکان لە دەستی خاوەن شەریکەکەی کە هەروەکو گوتم پێشترش ڤیدیۆکم دروست کرد کە گوتم ئەم ساحەبی شەریکەی دەتوانی بەڕاستی مارکێت کەپی گوگل کۆین پارەی زۆر دابنێت بۆ ئەوەی بەڕاستی نرخەکەی بەرەو هەڵکشان ببات و هەروەها ئەویش بەخۆی دەتوانێت مارکێت کەپەکەی بەڕاستی بینتە خوارەوە بۆ ئەوەی نرخی گوگل کۆین بەرەو داکشان بێت. من نیەتم ئەوەیە کە گوگل کۆین فیلتەری تێنەپەڕاندووە کە لە ڕابردوودا باسی ئەوم کردووە، فیلتەری تێنەپەڕاندووە بۆیە سیقم بەو دراوەی نییە و هەروەکو لە مارکێت کەپیشە بینن کە مارکێت کەپی گشتی ئەم دراوەی پێشان نادات. ئازیزان هەروەکو لە ڤیدیۆیەکان باسی ئەوە کرد من زۆر بە خراپی باسی گوگل کۆینم کردووە، بەڵام هەروەکو کە بە ئێوەم وت چونکە سیقم بەو دراوەی نییە، یەک لە ناو کۆین مارکێت کەپ و کریپتۆکارنسی بە تەواوی تەزبیت نەبووە و تا قبول نەکراوە و دووهەمیش زۆربەی دراوەکان دەستی ساحەبی شەریکەن، دەستی ساحەبی خاوەنی ئەم کۆینەن، واتە لەبەر هەندێ من پێتانەڵێم کە گوگل کۆین جێی سیقەی نییە و ئێستاش کارەوەکو ئەبینن لە 30 سنتەوە هاتیتەوە 2 دۆلاری. ئاگاتان لێبی بەڕێزانم ئەگەر بەڕاستی کڕیوتانە خێری خۆتان ڕابکێشن لەو دراوەی و لەوانەیە ئەو لەسەر ئێوە دەمینی کە بکڕن یاخود نە. تەنها نیەتی من ئەوەیە کاتێک کە بەرزبوونەوەتان بینی و مارکێت کەپەکەی هەروەکو لێرە نەبینن کە 3 میلیۆن دلارە، ئەگەر بینیتان بەڕاستی ئەو مارکێت کەپە دێتە خوارەوە بەڕاستی دراوەکان بفروشن، چونکە ئەگەر دیسانەوە پارەیەکی زۆر هاتانە و مارکێت کەپی ئەم دراوە بەڕاستی ساحەبی شەریکە دیسانەوە دەتوانێت مارکێت کەپەکەی سفر بکاتەوە و لەوانەشە 100% من بۆ ئەوەیە چم کە خودی ساحەبی شەریکەی هاتووە و 2.3 میلیاردەی تێ کردووە بۆ ئەوەی خەڵکانێک دیسانەوە بێنە و دراوەی بکڕن و نرخەکەی بەرز ببێتەوە و اینجا بەخۆی دەتوانێت دیسانەوە مارکێت کەپەکەی بەتاڵ بکاتەوە. ئاگادار بن ئەگەر خێرتان لێبینی کە ئێستا بە 2 دۆلاریە نزیکەی 2 دۆلاریە، بەڕاستی خێرەکەتان ڕابکێشن ئەوەی کە بە پارەتان کڕگە با بمێنێ. پارەی عەسلی نیەتی من ئەوەیە ئازیزان کە پارەی عەسلی کە داتانەوە بەڕاستی لە گوگل کۆینی ڕابکێشنە دەرێ
بۆ ئەوەی خوا نەخواستە دیسانەوە مارکێت کەپەکەی هەروەکو لە ڕابردوومان بینی سفر نەبێتەوە و هەروەکو کە لە ماوەی تقریبەی ئازیزان لێرانە هەفتەی ڕابردوومان بینی کە چوون بیتکوین بەرەو هەڵکشان چوو کە لە 21,000 دلارەوە هەتاکو 24 نزیکەی 24,500 دلار ڕۆیشت کە بەڕاستی بینیمان کە چوون بیتکوین و میمکوینەکان لەگەڵ بیتکوین بەرەو هەڵکشان چوون بەڵام لە چەندین ڤیدیۆ باسی ئەوم کردووە کە بازار هێشتا ئاسایی نەبوویتەوە و چاوەڕێی ئەوەکەن کە بەڕاستی بیتکوین زیاتر دا بکشێت. من بەرنامەی زۆرم هەیە بوو داهاتوو ئازیزان بوو ئەوەی ڤیدیۆەکان لەسەر ترید و هەروەها تکنیکال و فاندامنتالی دراوە ئەلکترۆنیەکان دروست بکەم بۆ ئەوەی بەڕاستی ئێوە سوودی ڕۆژانەتان هەبێت بەڵام هەرەکو گوتم کەمێک با بازار ئاسایی ببێتەوە من بەرنامەی زۆرم هەیە کە بوو ئێوە دروستی بکەم لەناو ڤیدیۆەکان بۆ ئەوەی ئێوە بتوانن ڕۆژانە سوودی خۆتان لە کریپتۆکارنسی ببن ئینشاءالله و هەروەکو بازارەکە بینن کە بیتکوین سێ تقریبا 4 لە سەتا بەرەو داکشان هاتووە لە ماوەی 24 کاتژمێرەوە 22 بە 22,000 دلار معاملەی پێکرێ و هەروەها ئێتریومیش بە 1500 دلار و 3.42 لە سەتا بەرەو داکشان چووە و دراوەکانی تر هەروەکو بینن ئازیزان کە بەم شێوەیە هەمووان بەرەو داکشان چووە جگە لە ئستیبل کوینەکان کە چەند دراوێک نموداری ساوزمان پێشانەدە. بەڵێ ئازیزان هاتم بەڕاستی زیاتر باسی یەک هەفتەی ڕابردووی دراوە ئەلکترۆنیەکان بکەم و گوگل کوین کە بەم شێوەیە بەڕاستی لە 30 سنتەوە دیسانەوە چوو بە 2 دلاری هاتم ئاگاداریەکی تر بەوە بدەمەوە ئەگەر خێرتان لەو گوگل کوینە بینی و ئەگەر بینیتان کە بەڕاستی مارکێت کەپەکەی دادەبەزێ بەڕاستی ئەو پارەی کە داتان ناوە ڕابکێشنە دەرێ بۆ ئەوەی بگەنە حەقی خۆتان و ئەوەی کە کڕیوتانە ڕابگرن ئەگەر چوو سەرێ بۆ ئەوەی قازانجێکتان بداتێ چونکە احتمالی ئەوەی هەیە کە دیسانەوە صاحبی شەریکە بێت و خاوەنی ئەم کوینە بێت و دیسانەوە ئەگەر پارێکی زۆر هاتەنە و مارکێت کەپی و دەتوانێت بەتاڵی بکاتەوە. بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆیی بوون هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ